یەکێ لە دەقە دیارەکانی ناو ڕۆمانەکەوەیە کاتێک نانەی دایکی مەریەم بە مەریەم دەڵێت وەک چۆن ڕووی قیبلە نما هەموو کاتێک ڕووی لە باکوورە پەنجەی تاوانبارکردنی پیاوان هەموو کاتێک ڕۆیان لە ئافرەتانە. سڵاتان لەبێ کتێبی دڵخوازی من کتێبی هەزار خۆری درێژراوە لە نووسەری بەناوبانگی ئەفغانی خالید حوسەینیە کە لە ساڵی 2007 دانووسیوێتی. کتێبەکە لە جۆری ڕۆمانەکە باز لە ئازارەکانی ژن دەکات و بە تایبەتی دوو کەسایەتی لە ناو ڕۆمانەکەدا هەیە ئەوانش لەیلا و مەریەمن. مەریەم کچی ئافرەتێکە کە خزمەتکاری خێزانێکی دەوڵەمەند بووە لەلایەن پیاوی ماڵەکەەوە دەستدرێژی دەکرێتە سەر و دووگیان دەکرێت پاشان تاوەکو لۆمە نەکرێت دوور دەخرێتەوانێ بۆ دەروی شار. مناڵەکەی لە بناری چیەکدا لە دایک دەبێت. تەواوی تاوانی مەریەم ئەوەی کە هاتۆ دژیانەوە و هیچ گوناهێکی نییە لەو تاوانێک کە لە نێوان ژن و پیاوێکدا ڕوویداوە. تەواوی ژیانی بە ناوی حەرەمزادە بانگ دەکرێت و ئەم ناوی بەسەر چەسپێنرێ لەلایەن کۆمەلگاوە. ئازارەکانی مەریەم لەو کاتە زیاتر دەبێتەوە کاتێککە دایکی خۆی دەکوژێت لە تەمەنی 15 ساڵیدا بە ناچاری هاوسەرگیری لەگەڵ پیاوێک دەکات بە ناوی ڕەشید کە تەمەنی 20 ساڵ لە تەمەنی خۆی گەورەترە. کەسایەتی دووەمی ڕۆمانەکە لەیلایە. لەیلا کچی خێزانێکی دەوڵەمەند و ڕۆشنبیرە. ئازارەکانی ئەو کاتێ دەست پێەکە کە بەهۆی جەنگی ناوخۆی ئەفغانەوە بردومانی ماڵەکەیان دەکرێت و دایک و باوکی لەو کارەساتەیە لە دەست ئەدات. لە دوای ئەمە هیچ پەناهەندێک و شوێنێکی نابێ بۆمانەوە لەبەر ئەوە نەبەرناچاری هاوسەرگیری لەگەڵ ڕەشید دەکات و دەبێتە خێزانی دووەمی. سەرەتای پەیوەندی نێوان ئەم دوژنە ئەتوانم بڵم تاوکو ڕادەیەک خراپ بووە بەڵام پاشان دەست لە ناو دەست یەک دەنێن تاوکو لەو ئازارە نەجاتیان بێت. لە لایەکی ترەوە ڕۆمانەکە باز لە دۆخی خراپی ئەفغانستان دەکا بە درێژایی چواردەیە لە ساڵی 1960 هەتاکو 1990 هەردا لە سەرەتای ڕوخاندنی ڕژێمی پاشایەتیەوە پاشان دەست بە سەراگرتنی لەلایەن یەکێتی سۆڤێتەوە و هەروها دەست بە سەراگرتنی تالیبان. ئازار و مەینەتەکانی گەلی ئەفغان ئەگاتە ترۆپ کاتێک کە تالیبان دەست بەسەر وڵاتەکەدا دەکرێت و بە تەواتی کاولی دەکات بە تایبەتی ژنان کە مافی خوێندن و کارکردن و تەنانەت چوونە دەرەوشیان لە دەست دەدەن. کۆتایی ڕۆمانەکە بۆ خوێنەر بەجێڵم پێشنیاری من بۆیەوە ئەم کتێبەیە.